خوێندکاری ژیر بە هیوای کاتەکی خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجێکم گەیشتمە لاپەڕە 72. لاپەڕە 72 باسی توانای دابەشبوون و شیتەڵی خۆبەش. پێداچوونەوەی خێرا بنووسە تاکە یان جووتە. ژمارەی تاک و ژمارەی جووت هەتا بزانین کامە ژمارە تاکە تەنیا پێویستمانە تەماشای خانەی یەکانی ژمارەکە بکەین، واتە یەکەم ڕەنووس لە دەستی ڕاست. ئەگەر ڕەنووسەکە جووت بوو ژمارەکە هەمووی جووتە. ئەگەر ڕەنووسەکە تاک بوو ژمارەکە هەمووی تاکە. ئێستا لێرە چونکە 6 ڕەنووسی جووتە ژمارەکە هەمووی جووتە. لێرە لە پرسیاری 2 چونکە 7 ڕەنووسێکی تاکە واتە ژمارەکە هەمووی تاکە. لێرەش چونکە 0 ڕەنووسێکی جووتە ژمارەکە هەمووی جووتە. لێرە لە پرسیاری 4 3 تاکە خانە یەکانە ژمارەکە هەمووی تاکە. بەڵام با ئێستا لێرەش لە 5 چونکە 8 جووتە ڕەنووسێکی جووتە ژمارەکە جووتە. ئێستا بزانین تاک و جووت مانای چییە. تاک و جووت واتە بە هەمووی چەند ڕەنووسمان هەیە کە هەموو ژمارەکانی پێدەنووسین بە هەمووی 10 ڕەنووسە. بە کوردی لە لای ڕاستەوە بژمێرین 0 1 2 3 4 5 6 7 8 9 تەنیا ئەو 10 ڕەنووسەمان هەیە کە هەموو ژمارەکانی پێدەنووسین چۆن لەبەر ئەوەی ڕەنووسەکان جێگای خۆیان دەگۆڕن بەهای ژمارەکە و ژمارەکە دەگۆڕدرێت تەنیا بە گۆڕینی جێیەکان. لەو 10 ڕەنووسە 5 ڕەنووسیان تاکن 5 ڕەنووسیشیان جووتن. ئەو ڕەنووسە تاکانە کامانن 1 3 5 7 9. ڕەنووسە جووتەکان کامانن 0 2 4 6 8. زۆر ئاسانە بەبیرە خۆمانی بینینەوە ئەگەر ژمارەکان بنووسی لە 0ەوە هەتا 9 یەکەم ڕەنووس جووتە کە 0ە، ئەوجە دووەم ڕەنووس کە 1 تاکە، سێەم ڕەنووس 2 جووتە، چوارەم ڕەنووس کە 3 تاکە و هەتا دوایی. یان دەتوانی ئەو هابیان نووسی لە پێش چاوی خۆت دانەی 0 و 2 و 4 و 6 و 8 جووتە، 1 و 3 و 5 و 7 و 9 تاکە. ئێستا با بگەڕێینەوە. گوتمان یەکەم خانە لە لای ڕاستیان یەکەم ڕەنووس دەبی بەبیرمان بێتەوە خانە مانای چییە. با بچین بزانین خانە مانای چییە. لێرە خانەکانم دروست کردیە. خانەکان بە دڵنیاییەوە بە هەزاران و ملیۆنان خانە هەیە، بەڵام ئەمن لێرە تەنیا 9 لەوانەم دروست کردیە. یەکەم جار لە لای دەستی ڕاست هەمیشە لە لای دەستی ڕاست یەکەم خانە کە دروستی دەکەی خانە یەکانە. دووەم دەیان سەدان هەموو جارێ 1 0 زیاد دەبی. 1 10 100 هەزار 10,000 100,000 1 ملیۆن واتە 6 0
10 ملیۆن، 100 ملیۆن، دوایە 1000 ملیۆن، 10,000 ملیۆن، هەتا دێ هەر 1 سفر زیاد دەبی، هەتا بچمە لای دەستی چەپ ژمارەکە گەورەتر دەبی، خانەکە بەهایەکەی گەورەتر دەبی. 3 خانە یەکەم ناوی یەکەکانە یان دابڕینی یەکەکان. دابڕین واتە ئەگەر ژمارەکەی بنووسم ماوەچی تۆزێک دەهێڵمەوە لە مابەینی هەر 3 ڕەنووس جارێک وەچی ئێرە هەتا خیننەوەی ئاسان بی. دوایە 3 ڕەنووسەکانی دیکە ئەوانش یەکان و دەیانی هەیە بەس 1,000، 10,000، 100,000. 3 پاشەوی ئەویش 1 و 2 و 100، بەڵام 1 ملیۆن، 10 ملیۆن، 100 ملیۆن، 1000 ملیۆن. ئەوە ئێستا ئەو ژمارەی کە هەیتم کو دەزانم 4 ملیۆنە، ئەگەر بچم لە خانەی دانێم دەزانم، یان بەوەی دەزانم کە 3 دابڕینە، واتە 3 ڕەنووسی یەکەم، دوایە 3 ڕەنووسی هەزاران، دوایە 1 ڕەنووسم هەیە لە ملیۆنان. بەوەی ڕادەزانم کە ژمارەکان لە بنیەک نانووسم، مەودایەکیان هەیە. 3 ڕەنووسی یەکەم کە دەنووسم وەکو دەبینن مەودایەکە لە مابەینی سەدان و یەکانی هەزاران، لە مابەینی سەدانی هەزاران و یەکانی ملیۆنان، هەتا ئاسان بی خیننەوەی ژمارە. ئەو ژمارەی کو دەخینمەوە 4 ملیۆن و 76,103. ئەوە خانەکانن هەمیشە هەتا بزانی ژمارە تاکە یان جووتە تەمەشای خانە یەک بکە، ئەگەر 1 و 3 و 5 و 7 و 9 بوو تاکە، ئەگەر 0 و 2 و 4 و 6 و 8 بوو جووتە. ئێستا بگەڕێمەوە لای بخینمەوە. دەتوانی ڕێساکانی توانای دابەشبوون بەکاربێنی بۆ بڕیاردان لەسەر ژمارەیەک کە توانای دابەشبوونی هەیە بەسەر ژمارەیەکی تر. بە دڵنیاییەوە هەرچ ژمارەکی بینی دەتوانی دابەشی کەی بەسەر هەرچ ژمارەک، بەڵام دابەشەکە ڕەنگە فاریزەی بکەویتێ، واتە ژمارەکەمان ڕەنگە بەش-بەشکەین. لێرە توانای دابەشبوون بەواتای کە ماوە نەمینێتەوە، بەواتای کەوا فاریزە نەبی، بەواتای کەوا ئەو ژمارەی بەدەستمان دەکەوی ژمارە چی سروشتی بی. بەمانای ئەوە دەڵێن توانای دابەشبوون. ئەگەرنا هەرچ ژمارەک بینی دەتوانی دابەشی بکەی بەسەر هەرچ ژمارەیەک کە ژمارەکەت پارچە پارچە کرد و فاریزەی تێکەوت و کەرتی تێکەوت، بەڵام ئەوە مەبەستی من نییە لێرە. ئێستا دەینە سەر بێگومان ئەو نووسینەی ئێرە هەر زۆر زۆر گرنگە، دەبی هەمیشە لەبەر چاوت بی، دەتوانی ئەو لاپەڕەی هەمیشە بگەڕێەوە سەر ئەو لاپەڕەی. توانای دابەشبوون بەسەر 2. کو دەزانم ئەگەر ژمارەکم هەبوو توانای دابەشبوونی هەیە بەسەر 2 بە بێمانەوە یان نا؟ زۆر ئاسانە. ئەگەر ڕەنووسی خانەی یەکانی جووت بی، واتە ئەو ژمارە گەورەم هەیە، یەکێک لێم دەپرسی ئایا دەتوانی ئەو ژمارەی دابەشی 2 بکەی بە بێمانەوە؟ وەڵامەکەم چییە؟ تەماشای خانەی یەکان، ڕەنووسی خانەی یەکان دەکەم کە لێرە ڕەنووسەکە 4، چونکە دەتوانم 4 دابەشی 2 بکەم
بە بێمانەوە واتە هەموو ژمارەکە دەتوانم دابەشی دوو بکەم بە بێمانەوە، واتە بەڵێ ئەو ژمارە توانای دابەشبوونی هەیە بەسەر دوو بە بێمانەوە. بەڵام هەتا ئەو زانیاریەم بەدەستکەوی خوێندکاری ژیر پێویستە خشتەی لێکدان یان بزانی یان لەبەر دەستت بی. لە کاتی کە پرسیار وەڵام دەدەیەوە لێرە ئەو لاکێشەیە سۆرەی دەبەمە لای دوو و چەند جارەی دوو بە ئەو لاکێشانە لابم جارێ. ئەو لاکێشە سۆرە تەماشای ئەو ژمارانە دەکەم کە لە ناو ئەو لاکێشەیە هەیە. 2 4 6 8 12 14 16 18 20 و هەتا دوایی کە ئەمن لێرە جێم نییە بنووسم لە 20 زیاتر. واتە ئەگەر ئەو ژمارانت هەبوو ئەو ژمارانە هەمویان توانای دابەشبوونیان هەیە بەسەر دوو. واتە کە تەماشای خانەی یەکانت کرد ئەگەر یەک لەو ڕەنووسانە بوو 2 4 و 6 و 8 ئەوە ژمارەکەت توانای دابەشبوونی هەیە بەسەر دوو بێگومان سفڕیش 0 و 2 4 و 6 و 8. ئێستا لە دووی تەواو بووین زانیمان کە ئێستا ئەو ژمارەی تەنیشتی توانای دابەشبوونی هەیە بەسەر دوو نا لەبەر چنا چونکە خانەی یەکان تاکە 5 توانای دابەشبوونی نییە بەسەر دوو چونکە دەمینێتەوە. ئەگەر 5 سێ و دابەشی دوو کەسی بکەم هەریەکە 2 سێویان بەبەر دەکەوی 1 سێ و دەمینێتەوە ناچارم سێوەکەی پارچەکەم کە پارچەم کرد واتە ژمارەکە بووە کەرت نەبووە ژمارەی سروشتی. ئەوە تەواو بووم لە 2 ئێستا دەچمە لای 3. ئەگەر سەرجەمی ڕەنووسەکانی توانای دابەشبوونی هەبی بەسەر 3 یەکەک لێم دەپرسی ئایا دەتوانی 216 توانای دابەشبوونی هەیە بەسەر 3 بە بێمانەوە؟ وەڵامەکەی من چییە؟ با جارێ ڕەنووسەکان کۆکەمەوە 6 کۆ 1 7 7 کۆ 2 7 کۆ 2 دەکات 9 توانای دابەشبوونی هەیە بەسەر 3 بە بێمانەوە؟ نازانم. ئەگەر نەزانم دەچمە لای خشتەی ژمارەکان دەچمە لای 3. ئەو لاکێشەیە ئەو ژمارانەی ناو ئەو لاکێشەیە هەمویان توانای دابەشبوونیان هەیە بەسەر 3. ئایا ژمارەکەی ئەمن بەدەستم هێنا لێرە هەیە لە ناو ئەو لاکێشەیەی؟ با بگەڕێمەوە تەماشایکەم. ژمارەکە 9 بوو. 9 هەیە لێرە؟ بەڵێ 9 هەیە. 9 توانای دابەشبوونی هەیە بەسەر 3 کەواتە 216 توانای دابەشبوونی هەیە بەسەر 3. ئێستا دێمە ئێرە. ئایا 79 توانای دابەشبوونی هەیە بەسەر 3؟ وەڵام با ڕەنووسەکان کۆکەمەوە 9 کۆ 7 یەکسانە بە 16. با بچم بزانم 16 توانای دابەشبوونی هەیە بەسەر 3 ئایا 16 هەیە لێرە لە ناو ئەو لاکێشەی؟ نییە
کەواتە ئەو ژمارەیەش توانای دابەشبوونی نییە بەسەر سێ. ناتوانم دابەشی کەم بەسەر سێ بەبێ مانەوە. ئێستا دەچمە لای چوار. کو دەزانم، چۆن دەزانم ئەگەر ژمارەکەم هەبی دەتوانم دابەشی چواری بکەم بەبێ مانەوە. ئەگەر ڕەنووسەکانی یەکان و دەیانی ژمارەیەک بێ کە توانای دابەشبوونی هەبی بەسەر چوار، ئایا 1024 توانای دابەشبوونی هەیە بەسەر چوار؟ وەڵام با تەماشای ڕەنووسی یەک بکەم، ڕەنووسی یەکان و ڕەنووسی دەیان چ ژمارەک پێک دەینن؟ ژمارە 24. دەچم بزانم 24 توانای دابەشبوونی هەیە بەسەر چواریان نا؟ دەچمە لای 4. 24 هەیە لێرە لە ناو ئەو لاکێشەیە؟ بەڵێ 24 هەیە. ئەوە تا 24. کەواتە ژمارەکە هەمووی واتە هەمووی 1024ش توانای دابەشبوونی هەیە بەسەر چوار. ئێرە ئایا ئەو ژمارە توانای دابەشبوونی هەیە بەسەر چار؟ وەڵام با تەماشای ئەو دوو ڕەنووسەی بکەم، یەکان و دەیان. 21 یەکان یەکە، دەیانیش دووە، ژمارەکە 21. ئایا 21 توانای دابەشبوونی هەیە بەسەر چوار؟ دەچمە لای خشتەکە. ئایا 21 هەیە لێرە؟ نییە. کەواتە ئەو ژمارەش توانای دابەشبوونی نییە بەسەر چوار. دەچمە لای ژمارە 5. چۆن دەزانم کە ژمارەیەک توانای دابەشبوونی هەیە بەسەر 5 ئەگەر خانەی یەکانی 0 یان 5 بوو؟ زۆر ئاسانە. تەماشای ژمارەکەی دەکەم، خانەی یەکانی چەندە؟ خانەی یەکانی 5. کەواتە توانای دابەشبوونی هەیە هەموو ژمارەکە بەسەر 5. ئەگەر خانەی یەکان 5 بوو یان 0 بوو، توانای دابەشبوونی هەیە بەسەر 5 بەبێ مانەوە. ئەو ژمارەیە توانای دابەشبوونی نییە چونکە خانەی یەکانی 5 نییە، چونکە خانەی یەکانی 0 نییە. دەچمە لای 6. چۆن دەزانم ژمارەیەک توانای دابەشبوونی هەیە بەسەر 6 ئەگەر توانای دابەشبوونی هەبوو بەسەر 2 و بەسەر 3؟ ئەو ژمارەیەم هەیە 1332. لێم دەپرسم ئایا 1332 توانای دابەشبوونی هەیە بەسەر 6؟ وەڵام با بزانم ئایا توانای دابەشبوونی هەیە بەسەر 2؟ بەڵێ توانای دابەشبوونی هەیە. کوزانیم؟ چونکە خانەی یەکانی جووتە. باشە. ئایا توانای دابەشبوونی هەیە بەسەر 3؟ با جارێ ڕەنووسەکان کۆکەمەوە. 2 کۆ 3 5 5 کۆ 3 8 8 کۆ 1 9 9 توانای دابەشبوونی هەیە بەسەر 3؟ بەڵێ. دەنا مادام وابوو، مادام ئەو ژمارە توانیم دابەشی کەم بەسەر 3 لە هەمان کات توانیم دابەشی کەم بەسەر 2 دەنا دەتوانم دابەشی کەم بەسەر 6ش. کەواتە توانای دابەشبوونی هەیە بەسەر
6 لە هەمویان زەحمەتتر 8 کە زۆریش پێویست نییە. ئەگەر ڕەنووسەکانی یەکان دەیان وە سەدان ژمارەیەک پێک بێنێ کە توانای دابەشبوونی هەبی بەسەر 8 ئەوجا هەموو ژمارەکە توانای دابەشبوونی هەیە بەسەر 8 کو ئەو ژمارەیە 5336. ئەمن تەنیا خانەی ڕەنووسی یەکان و دەیان و ببورن دەیان و سەدان وەردەگرم، پێنجەکەی دەهێڵمەوە واتە 336 دەینم. لێرە دەنووسم 336 دابەشی دەکەم بەسەر 8. 33 دابەش 8 دەکات 4 جاران 8 32 33 32 لێ بڕوا 1 6ەکەش دەینمە خوارێ 16 دابەش 8 2 جاران 16 هیچ نەماوە 0 واتە 336 توانیم دابەشی 8 بکەم بەبێ مانەوە. مادام توانیم دەشتوانم هەموو ژمارەکە کە بریتیە لە 5336 دابەشی 8 بکەم بەبێ مانەوە. بەڵام ئەوە تۆزێک ئاسان نییە بزانین. ئێستا دێمە لای 9 کو دەزانم ژمارەک هەبی دەتوانم دابەشی کەم بەسەر 9 بەبێ مانەوە ئەگەر سەرجەمی ڕەنووسەکانی توانای دابەشبوونی هەبوو بەسەر 9. لێم دەپرسن ئایا 144 توانای دابەشبوونی هەیە بەسەر 9؟ وەڵامی من ڕەنووسەکان کۆ دەکەمەوە 4 کۆ 4 8 8 کۆ 1 9 9 توانای دابەشبوونی هەیە بەسەر 9؟ بەڵێ توانای دابەشبوونی هەیە کەواتە 144ش توانای دابەشبوونی هەیە بەسەر 9 بەبێ مانەوە. هەندێک جار ڕەنگە 9 نەبی شتێکی زەحمەتتر بی دەچینە لای خشتەکە کامە لاکێشەی 9 بەداخەوە 9م دروست نەکردیە لێرە تۆزێک 9م دروست کردیە جێم نەبوو ئەو ژمارانەی ناو ئەو لاکێشە ڕەشە هەمویان دابەش دەبن بەسەر 9 بەبێ مانەوە واتە سەرجەمەکە ئەگەر 9 بوو ئەگەر 18 بوو ئەگەر 27 بوو یان 36 و 45 و 54 و 63 و 72 و 81 و 90 هەمویان ئەوانە دابەش دەبن بەسەر 9 بەبێ مانەوە. ئێستا دێمە لای ئاسانترین شت ئەویش دابەشبوون بەسەر 10 ئەگەر ڕەنووسی خانەی یەکان 0 بوو ئەو ڕەنووسە خانەی یەکان ئەگەر 0 بوو هەموو ژمارەکە توانای دابەشبوونی هەیە بەسەر 10 بەبێ مانەوە. خوێندکاری ژیر لێرە ڕادەوەستم ئەو زانیاریانەی کەماینە لاوانەی داهاتوو باسییان دەکەم هەتا ئەو کات هەر بژی.